دانەوەی پرسیارە سەردەمیەکان. دەتوانیت حیکمەتی ئەوە ڕوون بکەیتەوە کە بۆچی پێغەمبەرمان صەڵی الله عەلەیه وسەلەم لەگەڵ چەند ئافرەتێکدا هاوسەرگیری کردووە؟ پێشەموو شتێک دەبێت ئەوە بڵێم، ئەوانەی لەم بابەتەدا قسەی بەرز و نزم دەکەن هیچیان لەسەر نەخوێندوێتەوە و بیریان لێ نەکردوێتەوە، چونکە ئەگەر تۆزێک زەحمەتی خوێندنەوە و تەماشاکردنی کتێبەکانی ژیاننامەی پێغەمبەریان بدایەتە بەرخۆیان، پرسیارێکی شەرماوەری لەم جۆرەیان نەدەکرد. نزیکەی 5-6 جار ئەم پرسیارم لێ کراوە، منیش هەر جارێک بەپێی توانا وەڵامم داوەتەوە. ئێستاش ئەوەی لە زەینمدا ماوە لەو وەڵامانە دووبارەی دەکەمەوە. هاوسەرگیریەکانی سوڵتانی پێغەمبەران زاتی ڕیسالەتمەنا چەند لایەنێکی جیاوازی هەیە. ئەو لایەنانەی پەیوەندیان بە زاتی ئەحمەدیەوە صەڵی الله عەلەیه وسەلەم هەیە و ئەو ئامانج و مەبەستانەی بە شێوەیەکی گشتی لە هاوسەرگیریەکانیدا ڕەچاو کراون و هەندێک پێویستی و ناچاری و لە کۆتاییشدا هێنانەدی ئەو ئامانجانەی تایبەتن بە حاڵەتی تایبەتی هەر یەک لە هاوسەرە بەڕێزەکانیەوە. ئێستا بەسەرای یەک بەیەک ئەم بابەتە ڕاوە دەکەین. سەرەتا ئەو لایەنە ڕوون دەکەینەوە کە ڕووی لەو کەسایەتیە بێگەردەیە. پێشەموو شتێک دەبێت ئەوە بزانرێت کە ئەو زاتە مەزنە تا تەمەنی 25 ساڵی هاوسەرگیری نەکردووە. ئەگەر گەرمی ئەو شوێنە شکەلەی ژیاوە لە بەرچاو بگرین، پاکدامەنی ئەو هەتا ئەو تەمەنە چ لە ڕابردوو چ لەم ڕۆژدا ئەوەمان بۆ دەسەلمێنێ کە خاوەن ئیرادەیەکی دەراسا بووە و باڵا دەست بۆ بەسەر نەفسیدا. ئەگەر لەم لایەنەدا بچووکترین لادانی هەبوایە، دوژمنەکانی دوێنێ و ئەم ڕۆژی ساتێک دوانە دەکەوتن لەوەی بە هەموو جیهاندا بڵاوی بکەنەوە. وەلێ ئەگەرچی نەیارە کۆن و نوێیەکانی تۆمەتی باوەڕ پێنەکرا و جۆرا و جۆریشیان بۆ هەڵبەست بێت، لەم بوارەدا پڕکێشی گوتنی شتێکیان نەبووە. پێغەمبەری سەردارمان صەڵی الله عەلەیه وسەلەم یەکەم هاوسەرگیری لە تەمەنی 25 ساڵیدا کردووە. ئەم هاوسەرگیریە لە لای خوا و پێغەمبەرەکەی زۆر ناوازە و مەزن بووە. لەگەڵ ئافرەتێکدا بووە کە پێشتر جارێک هاوسەرگیری کردبوو، تەمەنیشی 40 ساڵ بوو. ئەم خانەی ئاسوودەیە 23 ساڵی تەواو درێژەی کێشا و لە ساڵی 8ەمی پێغەمبەرێتیدا وەک پەردەیەکدا درایەوە و گەیشتە کۆتایی و لە پاشخۆی حەسرەتێکی تاڵی بەجێهێشت. بۆ جارێکی دیکەش پێغەمبەری سەروەرمان صەڵی الله عەلەیه وسەلەم وەک 25 ساڵی سەرەتای تەمەنی بەتەنها مایەوە. بەڵێ، ئەم هاوسەرگیریەی بە خێزان و ماڵ و مناڵەوە 23 ساڵی خایاند و دوای ئەم ژیانە ئاسوودەیە دووبارە 4-5 ساڵ بێ هاوسەر مایەوە و تەمەنی گەیشتە 53 ساڵ. هەموو هاوسەرگیریەکانی دیکەی لە دوای ئەم تەمەنەوە کە حوسەڵە و ئارەزووی هاوسەرگیری لە مرۆڤدا نامێنێت دەکات. جا هەڵسەنگاندنی ئەم هاوسەرگیریانە لە چوارچێوەی غەریزەی مرۆیی و ئارەزووبازیدا، بەتایبەت لە دوای تەمەنی 55 ساڵیەوە و بەتایبەتتریش لەو مەملەکەتە گەرمەدا، نە لەگەڵ ویژدان و نە لەگەڵ ژیریش یەک ناگرێتەوە. لێرەدا شتێکی دیکەش بە زەیندا دێت، ئەویش ڕوونکردنەوەی هاوسەرگیریەکانی پێغەمبەرە لە گۆشەنیگای دامەزراوەی پێغەمبەریەتیەوە کە دەمەوێت ئەمەش بە چەندێ ڕێک ڕوون بکەمەوە. 1. سەرەتا ئەوانەی ئەم بابەتە سەرڕشتە دەکەن یان ئەوانن کە پەیڕەوی هیچ ئاین و پرەنسیپێک ناکەن، کە ئەمانەش هەرگیز مافی ئەوەیان نییە ڕەخنە لەم بابەتە بگرن، چونکە خۆیان دژی هەموو جۆرە ڕێسا و یاسایەکەن. جا هەروەک پەیڕەوی لە یاسا و ڕێساناکەن، ئاساییە بەلایەنەوە کە لەگەڵ چەندین ئافرەتدا پەیوەندیان هەبێت و تەنانەت جاری وا هەیە مارەکردنی مەحرەمەکانی خۆیشیان بەڕەوا دەبینن. یاخودە و کەسانەی ئەم بابەتە دەوروژێنن پەیڕەوکارانی یەکێک لەو دینانن کە دەچنەوە سەر یەکێک لە کتێبە دیارەکان. جاهێرشەکانی ئەمانیش بێویژدانانەیە و ڕق و مەبەستی لە پشتەوەیە و بێبیرکردنەوە کراوە، تەنانەت بە شێوازێکە کە شایانی بەزەییە، چونکە هەر لە کتێبەکانی خۆیاندا کە خۆیان پەسەندیان کردووە و پەیڕەوی لێ دەکەن، چەندین پێغەمبەری مەزن هەیە لەگەڵ چەند ئافرەتێکدا هاوسەرگیریان کردووە و چەند هاوسەرێک لە ژیانیاندا هەبووە. بۆ نمونە حەزرەتی سولەیمان عەلەیه السەلام و حەزرەتی داود عەلەیه السەلام. وەروژاندنی ئەم بابەتە لەلایەن ئەوانەی بانگەشەی پەیڕەوکردن لەم پێغەمبەرە بەڕێزانە دەکەن، بەڕوونی دەری دەخات کە ئەم بابەتە بە ویژدانەوە ناوروژێنن. بەرمەبنای ئەمە هاوسەرگیریکردن لەگەڵ چەند ئافرەتێکدا شتێک نییە پێغەمبەری ئێمە صەڵی الله عەلەیه وسەلەم دایهێنابێت.
لە هەمان کاتدا هاوسەرگیریکردن لەگەڵ چەند ئافرەتێکدا شتێک نییە لەگەڵ ڕۆحی پێغەمبەرێتیدا دژیەت بێت. لەو بابەتانەوە کە لە خاڵەکانی داهاتوودا هەوڵی شیکردنەوەیان دەدەم دەردەکەوێت کە فرەژنی لە گۆشەنیگای پێغەمبەریەتیەوە چەندین سوودی بێهاوتای هەیە. بەڵێ ئەم بابەتە بە تایبەت بۆ پێغەمبەران کە بە ئەحکامەوە دێن لە ڕوویەکەوە شتێکی پێویستە، چونکە ئاین چەندین لایەنی هەیە کە لە نێو خێزاندا ڕوودەدات و ئەو شتانەش تەنها ئەو کەسە ئاگاداریان دەبێت کە هاوسەری پێغەمبەرەکە بێت. جا شتێکی پێویستە ئەم لایەنانەی دین بێکینایە و بێدەستەواژەی خوازرا و کە ئەمە زۆر جار بابەتەکە ئاڵۆز دەکات و تێگەیشتنەکە قوڕستر دەکات لەلایەن کەسانێکەوە بێکەم و کورتی ڕوون بکرێتەوە. کەواتە پێش هەموو شتێک ئەو هاوسەرە پاکیزە و بێگەردانەی لە خانەی پێغەمبەردان لێپرسراوی ئیرشاد و تەبلیغی ئافرەتان و گوازراوەی ئەو شتانن کە پەیوەندی بە جیهانی ئافرەتانەوە هەیە. جا لەم ڕووەوە هەم بۆ پێغەمبەر و بۆ پێغەمبەریەتی و هەم بۆ دنیای ژنانیش زۆر پێویستن. 2. ئەم خاڵەیان بە شێوەیەکی گشتی پەیوەندی بە خێزانەکانی پێغەمبەرەوە هەیە. ئەویش ئەلف لەبەر ئەوەی ژنەکان لە تەمەنی جیاجیادا بوون و گەنج و تەمەنی مامناوەند و پیریان تێدا بوو، بۆ هەموو ئەم تەمەن و قۆناغانە ئەحکامی جۆرا و جۆر دادەنرا و ئەو ژنە پاکیزانەی کە لە خانەی پێغەمبەر صلی الله عەلەیه وسلمدا بوون جێبەجێیان دەکرد. بە لەبەر ئەوەی هەر یەکێک لە خێزانە بەڕێزەکان لە هۆزێکی جیاواز بوون، لە نێوان ئەو هۆزانەدا کە هەموو خزمایەتیان لەگەڵ ئەو کەسایەتی ئازیزە پێکێنا بوو، پەیوەندیەکی ڕەگداکوتاوی خۆشەویستی و ڕێز دروست دەبوو. هەر یەک لە هۆزەکان ئەویان بە یەکێک لە خۆیان دەزانی و لە پاڵهەستی دینداریدا پەیوەندیەکی سروشتی خزمایەتیشیان لەگەڵ ئەو بۆ پەیدا دەبوو. جیم خێزانە بەڕێزەکانی چ ئەو کاتەی کە خۆی لە ژیاندا بوو چ پاش وەفاتکردنی دەبوونە هۆکارێکی زۆر بەهێز بۆ گەیاندنی دین بە هۆزەکانی خۆیان و دەبوونە وەرجێڕی ناوەوە و دەرەوەی پەیامی ئەحمەدی صلی الله عەلەیه وسلم بۆ خزمانی نزیک و دووریش. لە سای ئەم ئافرەتە بەڕێزانەوە هۆزەکە بە ژن و پیاویەوە قورئان و تەفسیر و فەرمودەکان فێر دەبوون و لە ڕۆحی دینەکە تێدەگەیشتن. دال لەڕێی ئەم هاوسەرگیریانەوە پێغەمبەری سەردار وەک بڵێی لەگەڵ هەموونی وە دوورگەی عەرەبدا خزمایەتی پێکێنا بوو، بووە میوانی ویستراوی هەموو ماڵێک. لەڕێی ئەم ناسیاوی و خزمایەتیەشەوە هەموو کەسێک دەیتوانی لەو کەسایەتیەش کۆمەندە مەزنە نزیک ببێتەوە و دەرفەتی ئەوەی بۆ دەڕەخسە ڕێکارە ئاینیەکانی لێوە فێر ببێت. لە هەمان کاتدا هەموو کەسێک لەم عەشیرەتانە خۆی بە نزیکی ئەو دەزانی و شانازی بەمەوە دەکرد. بەنو مەخزوم لە ڕێی سەلەمەوە و ئەمەویەکان لە ڕێی حەبیبەوە و هاشمیەکان لە ڕێی زەینەبی کچی جەحشەوە شادمان بوون بە نزیکی لەوەوە. 3. ئەمەی تا ئێرە باسمان کرد شتانێکی گشتی بوون و لە هەندێ ڕووەوە پێغەمبەرانی دیکەشی دەگرتەوە. ئێستاش بە شێوەیەکی تایبەتی باسی یەک لە هاوسەرە بەڕێزەکان و هاوسەرگیریەکەیان دەکەین. لێرەدا دەبینین کە لەوژێک لە بەرامبەر ژیانی ئەو زاتە مەزنەی کە بە وەحی پاڵپشتی دەکرا چەند دەستکورت و دەستەوەستانە. بە دەستەواژەیەکی دیکە فکری مرۆڤ لە بەرامبەر ئەو زرنجیە هەرە مەزنەی ئەودا دەبێت چۆکدا بدات و دوولۆ ببێت. ئەلف یەکەم خێزانی پێغەمبەر گەورە و دایکمان خات و خەدیجە ڕەزای خوای لێبێت. ئەم هاوسەرگیریەی پێغەمبەرمان درودی خوای لێبێت لەگەڵ ئافرەتێکدا کە 15 ساڵ لە خۆی گەورەتر بوو نمونەیەکی جوانە بۆ هەموو هاوسەرگیریەک. ئەو هەروەک بە درێژایی ژیانی بە وەفا و ڕازگۆ بوو لەگەڵ خێزانەکانیدا. پاش وەفاتی خەدیجەش هەرگیز ئەوی لەبیر نەکرد و لە هەموو دەرفەتێکیدا باسی ئەوی دەکرد. پاش خەدیجە پێغەمبەری مەزن درودی خوای لێبێ نزیکەی 4-5 ساڵ هاوسەرگیری نەکرد. ئەمە لە کاتێکدا کە چەند منداڵێکی بەسەردا کەوتبوو هەم دایکایەتی و هەم باوکایەتیشی بۆ دەکردن. ئەگەر بە فەرزی مەحاڵ کەمترین لاوازی بەرامبەر ئافرەتان هەبوو بێت، ئایا ئەو کات وەها هەڵسوکەوتی دەکرد؟